بەناوی خوای گەورە و میهرەبان من هەنار مەلا محەممەدم جارێکی تر لە پۆدکاستی و تیڤی بە ئێوەی خۆشەویست گەیشتمەوە. میوانی ئەمڕۆمان کەسایەتیەکە کە تەنها فەلەکناسێکی ئاسایی نییە، بەڵکو کەسێکە بە وردی سێری نهێنیەکانی گردون دەکا، لە جوڵەی ئەستێرەکان و مانایژیان دەخوێنێتەوە لە گەڕانی زانستیدا، باوەڕی بە خالقی خوای گەورەیە و زیندوو هێشتیتەوە. دینداری ئەو تەنها وشە و قسە نییە، بەڵکو لە هەموو هەڵسوکەوت و مامەڵەیەکیدا دەردەکەوێت. مرۆڤێکە کە زانستی فەلەکناسی بۆ ناسینی توانای دروستکراوی خوای گەورە بەکاردەهێنێ، نەک تەنها بۆ سەرسانبوون بە گردون. ئەویش مامۆستا ئەژی چەتۆ حەسەنە. بەخێر بێ مامۆستا. بەخێر بێ یاخوا سەرچاوان. سەلامت بن یا ڕەبی. جەنابتان ئارەزومەدن لە بواری فەلەکناسی و سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسانی کوردستانن و بەرپرسی کەشناسینە و ڕوانگەکردن لە بەشی فیزیایی کۆلیژی زانست لە زانکۆی سەلاحەدین. ماشاءالله یاخوا بەخێر بێ سەرچاوان. بەخێر بن یاخوا. مامۆستا چۆن بوو توێ ناو بواری فەلەکناسی با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئەوە حەزی خۆت بوو یان اختصاصت ئەوە بوو یان خینەکەت ئەوە بوو؟ سەلامت بی. بەناوی خوای گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ بەڕێزت، زۆر سپاس بۆ کەناڵی یەکگرتوو. طبعا من پێشتر هەلێرە بووم، بەرنامەم هەبوو وەکو یادگاری بینایەکەم دی زۆر دڵم خۆش بوو، گەڕامەوە ساڵانی نەوەتەکان خۆش بن یاخوا. زۆر سپاس و وەسفەی کردت ڕەنگە لەوە ئاستەش نەبوومەوە لە گەورەی خۆتان بوو. زۆر سپاس. سەلامت بن یا ڕەبی. وەڵاهی ئەمن پێشتر لەگەر باوکی خۆشەویستم هونەرمەند مامۆستا چەتۆ حەسەن لە بواری هونەر زیاتر تێکەڵ بووم، دوای ئینشاءالله ئەگەر مەجالمە ئاماژەی پێ دەدەم. بەس ئەمە زیاتر هەر لە منداڵیەوە حەزم لە بواری زانستی بوو، زیاتر بواری خەیالی علمی زیاتر. بابم هەستی بەوە کرد کە من حەزم لێتی، تەشجیعی کردم، کتابی گچکەی بۆ دەکڕیم لە بواری فەلەکناسی، دووربینێکی گچکەی هەبوو دابیە من، بەس زیاتر لە ساڵی 86ەوە ئەمن چوومە ناو ئەو بوارە، دوای ئەوەی بەرنامەی علم الجەمیع متابعە کرد. ئەوە سەرەتایەکەم وەکو ئارەزومەند چوومە ناو. کەس هەبوو یعنی بۆ نمونە ئەتوو سەرسانبی بەوی و لەوەی یان هەر لەو خۆت حەزت لێ بوو؟ بەڵێ بەڵێ بەتەئکید. ئەو کەسایەتیەکان وەکو کەسایەتی کارتۆنی بوو، فیلمی کارتۆنی. فارس الفضاء دەرەجەیەک کاپتن کێرکیان پێدەگوت، فارس الفضاء و غەواسەت الزەرقاء، ئەو دوو فیلمە کارتۆنیە گرنگدایزە تۆزە خەیاڵێکەی خۆشە، بەڵام زۆر یعنی تەطەڕوفی تێدا بوو. بەس فارس الفضاء و غەواسە الزەرقاء ئەوە زۆر هانی منیاندا کە بچمە ناو بواری فەلەکناسی. فعلا ئەوەی کە ئەو کەسایەتی کارتۆنیە باسی دەکە ئایا لە فەزا هەیە، ئەوە دەواازە بوو کە چوومە ناو ئەو بوارە. سەرەتایەکەی بوو لە ساڵی 86. بەڵێ. مامۆستا بابینە سەر ژیانی خۆت لە چێ لەدایک بووی، سەرەتا لە چێ خوێندیتە؟ ئەمن مەوالیدم ساڵی 73 لە شاری هەولێر لە گەڕەشی خۆشەویستی تەیراوە سڵاو لەو گەڕەکە و لە هەموو شاری هەولێر و لە هەموو هەرێمی کوردستان هەموو شارەکان لە ساڵی 73 لە تەیراوە لەدایک بوومە. ئەو کاتی باپیریش ما بخوا ئەفریقا هونەرمەند حەسەن لاوک کرێچی بووین لە یەک لە خانیەکانی گەڕەکی تەیراوە. ئادی دواتر کوچی دەچ مەکتەبەی خینتە لە سەرەتای؟ بابم پارچە عەردێکی وەرگرت لە منتیقەی مهندسینی ئەوڕۆ، ئیتر وردەوە دەکەت چوونە منتیقەی مهندسین لەوێ خانی خێمان دروست کرد و چوومە مەکتەبی تیشک. سەرەتای ئیبتیدایی مەکتەبی تیشک بوو، خوێندنی سەرەتایم قوتابخانەی تیشک. طبعا باسی ساڵی 77 دەکەم ئەو کاتی. دوایش قوتابخانەی ڕۆناچی کوڕان لەوێ متەوەستەم تەواو کرد، ساڵی 88-89 متەوەستەم تەواو کرد. بەڵێ. مامۆستا برادەرەکانی ئەو کاتیت لە بیرمایە ئێستا کە هیچ عیلاقەت لە گەریان مایە؟ زۆر مامۆستا زۆرم بەبیر دێتەوە، خاستن ئەوانەی بەس مشکلەی ئینسانیەوە دزاری وایە ممکنە هەندێک لە برادەرەکان نەک لە بیرکەی لە خەیاڵت دەست نەدەرێ، بەڵام کە وێنەیەک دەبینیانێکێک لەسەر جارە دەبینی کاگەژی ئەمن دەناسی وەڵا زۆر کەسێ نایناسمەوە، بەس ئەوان لەبەر ئەم لە ئەلام ئیشم کرد هەموو دەمناسنەوە. بەڵێ بەڵێ بەتەئکید برایانی زۆر عزیز هەندێک چیان وەفاتیان کردی، خوا لە گوناحیان خۆش بێ، هەموو بەبیر دێتەوە، ئەحداسەکان زۆرین بەبیر دێتەوە. مشکلێکیشم هەیە منداڵی خۆم بەبیر نایەتەوە، ئەوە شتێکی فسیۆلۆژیە، هەندێک کەس ئەو شتێکیە منداڵی خۆم بەبیر نایەتەوە. ئەمیشی چ بەبیر نایە منداڵی خۆ هەتا ساڵی 70 وەڵا منژەوامە تقریبا هەندێک شتی بەسیتم بەبیر دێتەوە. هەندێک شتێ وەکو خەیاڵک دێتەوە پێش چاوت ئەوە دەبی، بەس ئەوە نییە ئێستا هەندێک کەسێ زۆر باسی منداڵی خۆی دەکات و مەرحەلەکانی منداڵی لە بیرە هەیە. 3 ساڵی خۆی بەبیرێت کە 3 ساڵ بۆ شتە قەومە داچی دەرێ کوڕمە یان کچمە عمر 3 ساڵ بۆ کە شتە قەومە. ئەمن 77 بەبیر دێ بەولاوە خلاص، پێشترێ 102 ئەگەر بەبیر بێتەوە. ڕاستە. مامۆستا دواتر خوێندنی چ تەواو کرد و لە پۆلی 6 دەرەجەت چەند بوو؟ کێشەی گەورەم ریاضیات بوو. کێشەی گەورەم ریاضیات بوو. مشکلەکە لە منە، مشکلەکە لە مامۆستایەکەی بوو. طبعا دەتانم یعنی با لێرەوە گردنی ئازاکەم قەی ناکەم، چونکە ئەو سەبەبی وە بوو کە من ساڵێک بمینێمەوە لەسەر ریاضیات، وەگە ساڵی پاشتر بما بامەوە
دەبوومە عسکر سەرباز و جێشی عێراقی ئەمنی دەبرد و سمە حربی کوێت ساڵی نۆت بەس خوا ڕەحمی کرد مامۆستایەکەیان گۆڕی بۆیە من لە ریاضیات ناجحم دەرەجەی زۆر باش منە مامۆستا سابیر خوا عافیکات زە ئەوە وەی کرد کە من نەتوانم خوێندنی بڵێن شەشی علمی تەواو بکەم لە ترسی ریاضیات سەراحەتەن بەڵام لایەنە فەلەکێکە وەکو ئارەزومەند ئەو شتێکی دیکە بوو چکە من نەچوومە ناو بواری فیزیای فەلەکی بۆیە خوێندنەکەم لە ساڵی 90 متوەستەم کە تەواو کرد تەقدیمی ئامادەی خوێندنی ئیسلامیم کرد بەڵێ ساڵی 90 پێشی ئینتیفازە ڕووبدا ئەوە حەزی خۆت بوو یان دەرەجەکەت ئەوێ بەڵێ حەزی خۆم دەرەجەکەم زۆر بوو 73 بوو کە چوومە وێن دەرمقابلیان کردم مامۆستای بەڕێزەکان گوتیان کاکە تو کو هاتێرە ئەمش گوتم وەڵا بەڕغبەتی خۆم ویستم طبعا من لە ماڵێکی سوپاس بەخوا ئاینی پەروەردە بوویمە بۆیە تەسیری قورئان و ئاەتەکانی فەلەکی زۆر لەسرم هەبوو ئەو کاتیش هەستم پێ دەکرد کە هەیە هەچەندە منداڵ بووم گچکە بووم ینی دەمزانی کە مەسە خوای گەورە کەونی خەڵق لە قورئان هەیە و هەندێک زار جێم لە ئاەتەکانی السەما النجوم دەبوو شتێک هاتە بیرم کە من فەلەک ناسی بچمە ناو بواری فەلەک ناسی لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە لە ڕێگەی ئەعزازی علمیەوە خۆم لە قەرەی ریاضیاتیش دەپارێزم و سوپاس بۆخوا کاتێک کە دەستمە ناو بواری ئاینی و زانستی ئەوە باشتریشە لە بۆ من بەڵام بەداخەوە ئینتیفازەی بەسەر ئینتیفازە الحەمدوللا مەسەن بۆ گەلی کورد کە لە ژێر ڕژێمی پێشوو ڕزگاری بوو بەڵام بەداخەوە من کە چوومە وێندرێ ئەو خەونەکە هەبوو سیستەمەکە گۆڕان نەمتوانی بسمە ناو بواری دراسات ئۆلیا گرانی هاتوو نەمتوانی خوێندن تەواو بکەم مامۆستا دەتوانین بنێین جەنابەت بانخوازی یان فەلەک ناسی من بانخوازم سەراحەتەن من بانخوازم ڕەنگە زۆر جا لە فەیسبوک لە پیجی خۆم لە زۆر مەجلسان باسم کردیان لەبەرێ من 3 ساڵ ئەعدادی دراساتی ئیسلامیم کە خوێند لە 90 بەڵێ تا 92 93 عفوان دوای لە 2012 تا 2004 چوومە پەیمانگەی ناوەندی زانستە ئیسلامیەکان من 5 ساڵ شەریعە و عەقیدە و فقه و شەرع خوێندووە ئەگەرچی بەشێکی زۆریشم لەبیر نەماوە سەراحەتەن چکە من نەچوومە تەرکیزم نەکرد 100% لە بواری یعنی بڵێن ئاینی زانستیم لەگەڵ تێکەڵ کردووە بەڵام من خۆم بە کەسێکی بانخواز دەزانم چونکە من داوە بۆ خوای گەورە و ڕێی ئیسلام دەکەم لە ڕێگەی زانستەوە ئەوەی پێم بکرێ بەڵام بەداخەوە زبوتی ژیانی ڕۆژانەوەم لێ دەکات هەندێک جار نەتوانم ڕۆژانە چالاکیم هەبێ بەڵام ئەوەی پێم بکرێ حەز دەکەم خەڵک یان تاک لە ڕێی زانستەوە خوای گەورە بناسی مامۆستا چۆن توانیتە ئەو هاوسەنجیە یعنی بپارێزی لە نێوان دینداری و فەلەک ناسی زۆر سادەیە زۆر ئاسانە تۆ چەند مجرد کە باوەڕت بە خالق هەبوو هەموو شتێک ئاسان دەبی لە بۆت ئەو کاتی دەتوانی باڵانسێک بدۆزیەوە لە مابینی هەردووچان نابی تەتەڕف بکەی مەثەلەن زۆر جاری وایە دەڵێن ئەو ئاەتە نابی هەموو شتێک بخێ سەری هەموو نەزەریەکی علمی بخێ سەری نە قورآنی پیرۆز کاتووە هەندێک ڕؤوس نقاتی باس کردووە خوای گەورە کە پێت دەڵێ کەون زۆر چۆن دروست بووە لێرەدا زانستی فەلەک ناسی کە دەڵێ فعلا وا بۆ لۆی قورآنی پیرۆز پاڵپشتی لە زۆر نەزەریە فەلەکی و گەردونیەکان دەکات بۆیە تەماشا دەکەم باڵانسێک نەمابینی هەردووچان هەیە بۆیە ئەمن کە دەڵێم بانخوازم بانخوازی تەوان زۆر جۆری هەیە من لە ڕێگەی زانستەوە دەمەوێت ئەو پەیامە بگەینم دەتوانین برێن لە ڕێگای فەلەک ناسیەوە زیاتر هەستت بەوەی کرد کە خوای گەورە ئەوەندە باڵا دەستە و ئەو هەموو بەڵێ زۆر جاری وا بۆ من لە کاتی خوێندنم لە ئەعدادیە ئینسانە شەیتان وەسوەسەی لۆ دەکات چێ دەڵێ قورئانە ڕاستە چێ دەڵێ خوایە چێ دەڵێ خالیقەیە بەڵام جاری وایە هەر کاتێکی کە سەیری ئاسمان دەکەم سەیری ئەستێرەکانم دەکرد ئەو کات سەیری سیستەمی گەردوون دەکرد نەخێر دەبی کەسێکە بێەوە خەڵق کردێ هیچ مەجالی تێدانە یعنی ئەگەر پێت خۆشبی پێت ناخۆشبی دەبی خالیقەبی دەبی خواهبی هیچ مەجالی تێدانە ئەوجا هەیە مەثەلەن بڕوایەکەی بە یەقینە هەیە شکە هەیە لە دوای دەگەڕێ ئەوەش هەیە بەدو هەیە ئینکاری دەکات بەداخەوە طبعا فەلەک ناسی ئەبەدەن ئینسان بۆ ئیلحاد نابە بالعکس بۆ باوەڕبوون بە خوددا دەبات چکە ئەو سیستەمە دەبی خاڵقی چێبی هیچ مەجالی تێدانە مامۆستا زۆر جار جێمان لێ دەبی دەڵێن زانست و دینداری دژی یەکترن بە تایبەت زانستی فەلەک ناسی ئەوە تا چەند ئەو بیرکردنەوەی ڕاستە بەداخەوە هەندێک کەس وا بیڕان وایە لە نەزانینیانەوەی بەداخەوە من تەمەنا دەکەم ئەو کەسانێک ئەوە فکریان هەیە لێکۆڵینەوە بکەن چکە غەرب ڕۆژ ئاوا بەچی سەرکەوتو بووە بیر دەکاتەوە تەقلید ناکاتەوە مەسەن کابرای کە باوەڕی بۆ شتانە نییە یەکێک پێ دەڵێت دەرێت کات دێ دەکەم گۆ ئان سێرچ بڕۆ بگەڕێ ئەو دەچی دەگەڕێ موچینە بگاتە نەتیجەک یان هەلە سەر ئەوەکەی خۆی دەمێنێتەوە بەڵام شەرق بەعام فکر ناکات بیر ناکاتەوە لێکۆڵینەوە ناکات تەقلید دەکاتەوە کە بوویتە مولحید لەگەڵ ڕێزم تەمان برادری مولحیدم هەیە ئێستا شەر برادرین
بەڵام بەداخەوە کە ئەوەی کە مەسەرەن هەندێک شت دەڵێ ئەوە لە مەجلیسان باز دەکات تەقلیدە نەچۆتە ناو بنج و بنەوانی خۆی ماندوو نەکردەوە لا دەگاتە نەتیجەکە بۆیە ئەوانە یعنی پێویستەوە لێکۆڵینەوە بکەن کە لێکۆڵینەوەیان کرد بە حەقیقی بۆیان بە دیار دەکەوێت کە لێکۆڵینەوەکە تا کۆتایی بچن نەک لەناو زۆر جار ئەوە کێشەیە زۆر جار ئەوانەیە کە لێکۆڵینەوە دەکەنیان لە دوای شتێک دەگەڕێن تا ئەو جێکەمە بەستیانە تا ئەوێ دەچن ناتنە کۆتایی بەتاکید پێویستە بە شێوێکی فراوانتر سەیری ئەو شتانە بکرێت نەک تەقلیدکردنەوە مەسا ئەو گوتی ئەوایە منش تەقلیدی بکەمەوە ئەمن کەسێکی مستەقلم بیرڕام سەر بەخۆیە دەتوانم خۆم لێکۆڵینەوە بکەم ئێستا خاستن ئەدەوات گەلێک زۆرە لە ئینتەرنێت زۆر ئاسانە لێکۆڵینەوە والله زۆر سادە بووە مامۆستا هەبووە شتێک لە گردون ببینی کە بزانی هەست پێ بکەیتەوە مرۆڤ زۆر بچووکە لە قەدەر ئەو باڵا دەستی خودای بەتاکید یعنی هەر سەرزەوی زۆر شت هەیە فکرکەوە کە ئێمە چەند بچووچین بەرامبەر دروستکراوەکانی ڕەب العالمین بەرامبەر ڕەب العالمینەوە هیچ دروستکراوەکان تۆ لە دوور سەیری ئۆتۆمبیلێک بکە نزیک شاخێکدا دەڕوە شاخێکی زۆر زەبەلا ئۆتۆمبیلەکە چەند بچووکە ئەری ئێمە چەند بچووچین پاشان لە دوورکەوە تەماشای زەوی بکە دوورکەوە لە زەوی خۆر بە دیار دەکەی ملیۆنە 300,000 جار لە زەوی گەورەترە پاشان دوور دەکەوێت ئەستێرەمان هەیە تیرەی 2 تریلیۆن کیلۆمتر ینی خۆر لە چاوی نقطەیەەکە ئیتر ئەوە بۆت بە دیار دەکەێت کە ئێمە بەرامبەر بە خالقی عەزیم خوای گەورە و دروستکراوەکانی قەبارەمان زۆر زۆر بچووکە بەڵام خوای گەورە مرۆڤی باوەڕداری حەقیقی لە گردردونی زۆر پێگەورەترە چکە گردردون لای خوا هیچ بەهای نییە بەڵام مرۆڤ ئەو مرۆڤە لە لای خوای گەورە گرنگە کە باوەڕی پێیتی و هەوڵ دەدات بیپەرستی بە ڕێگەیەکی ڕاست و دروست هەموو مرۆڤێک لە لای خوای ڕێزی هەیە بەڵام ئەویان پلێشیە بەڵام ئەویان شتێکی جیاواز ڕاستە مامۆستا بووە ڕۆژێک ینی کاتێک کە ئیش دەکەی لەسەر بواری فەلەکناسی تووشی مەترسییان تووشی شتێکی وەڵڵا تووشی حال ئەرێوەڵا تووشی حالەتی وا بووینەوە دوشتی زۆر خێرا دەجێڕمەوە یەکیان لە ئێران بوو هاتینە سەر مردن هاتینە سەر مەرگ خوانەخواستە ینی زۆر خەتەر بوو مسابقەیەکی فەلەکناسی هەبوو تەسویرکردن داوت کراین لە ڕێگەی ئەنجومەنی نجومی ئیران بەڕێز بابک تەفریشی و ئەوانە ئەنجومەنی نجومی ئیرانیان هەبوو لە ساڵی 2008 من بانگێش کرام لەگەر برادێکم بەناوی دکتۆر ڕۆژگار حەمید چوین ئەو بابک تەفریشی بەعتیبار ئەمە میوان بووین گوتی ئێوە دەبەمە شوێنێک بەتەنها تەسویر دەکەین شاخێکە و لە سەحرایەکە و گوتمان ئۆکەی ئەو شوێنەیە کە ئەمە لێ بووین لە سەحدودی پاکستان بوو سەحرایەکی زۆر گەورە بوو وەلحاصل شەوەکەی کە دەرچوین کامیراماندانا و دەستمان بە تەسویر کرد تەماشامان کرد چوار ئۆتۆمبیل لە دووڕە زۆر بە خێرایی دەهاتن بۆ لای ئێمە دەهاتن ئێمە لەسەر گردێک بوو شەو بوو تەسویرمان دەکرد ئەستێرەکانی ئاسمان ناتوانم وەسفیکەم چۆن بوو ناتوانم شتێکی خەیاڵ بوو ینی بە مەلاین ئەستێر لەسەر سەرمان بوو بەڵام ئەو چوار سیارێ هاتن بابەک گوتی زوو کامیراکانتان بکوژێنەوە نەمانزانی چیە دانیشتین لەسەر زەوی دیتمان چوار ئۆتۆمبیلی پێ دەڵێن مەگزەمین ئێمە پڕ چەکدار چەکی قورسیشیان پێ بوو بەمەیان گۆ بە فارسی نەجوڵێن طبعا ئەمە شریتی ژیانم هەموو هاتە پێش ساڵم گوتم خلاص ئەمە لە حدودی پاکستان ئەمە ئەمە هینا ئێرە ئەمە چمان بەسەر هات طبعا هەموو سلاحیان سوار کرد و بۆمە هاتن ئەمە چوار کەس بووین ئیتر کە بەسەر گردەکەکەتن باباک پێشی بەسەرکەوی قسەیەکی کرد خەت لە بیر ناکەم گوتی ئەژی دوعای بکە ئەوە سوپای ئێران بی سوپای نیزامی بی ینی سوپایەکی نیزامی بی ئێران بی گوتم لۆ باباک چیت کە لێرە هەیە گوتی لێم گەڕێ ئەژی غەڵەتێکی زۆر گەورەم کرد مامۆستا یەکزاری ئەمەی کوشت ئەو قسەیە هەر مردین قەدەماش کا بە تەواوی بەڕاستی ئەوانش بەچەکەوە بۆمان دێن بەسەر گردەکە کەوتن دیتمان یەکێکی ئەبڕوت بە هاتۆزێ قەڵەو گوتی چ دەکەن لێرە ئەنگۆ چنە باباک یەکسەر هەوی شتی دەرینە ئەمە فەلەک ناسین و تکایە شەوەشمە بنەوە تۆزێک هێور بووە ئیترە سلاحیان سوار کرد دیسان گوتیان تکاتان لێ دەکەین بە خلالی 6 چرکە ئێرە بەزی دێڵن دەنا هەمووتان دەکوژین 6 چرکەی دانا ئەوها طبعا زۆر قسەی پێگوتین یانەی زۆر کردین بەڕاستی ئەمە هیچوان پێ نەکرا گوتی ئەو شوێنی ئەنگۆلی ڕاوەستین ئەمە فارسی تێدەگەم بەس نازانم قسەی بکەم گوتی ئەو شوێنی ئەنگۆ لە ڕاوەستینە چەند مەترێک دوورتر لێرە هەفتەیەک پێشێستا چەند کەسە چەند لێرە اختتاف کرد و کوشتیان لۆ چەند دەفتەر دۆلارێک کاکە ئێرە هەمووی دز و جەردە و چەتەیە ئەنگۆ چۆن هاتینە ئێرە بەبێ ئیزن ئەو کارە دەکەن کابراوە سیلاحی لەسەرماندانا یەڵە هەرن ئیتر ئەو حەدەسە زۆر ئەمنی ترسان بەڕاستی سوپای گەورەمان کرد کە بەسەلامەت ئینشاءالله هەر سەلامەت دەبن مامۆستا شتێک هەیە زۆر باوە لە ناومان پرسیاری ئەوە دەکرێت لە لای هەمومان گوماناویە ئایا زەوی تەختە یان خڕا بەڕاستی ئەوە زۆر جار یعنی ئینسان ئەگەر فکر کاتەوە زۆر جار لە مێشتی خۆی لێک دەداتەوە ناگاتە هیچ ئەنجامێک
والله ئەمن کاتی خۆی لە سوۆشال میدیا بەداخۆ لە فەیسبوکەکەم تووشی کێشەیەک بوو نەما بەمعالەسەف ماوەیەک پێشستا بڕیارمدا بکە چیت کرد ئەو بابەتە باس ناکەم و لێکۆڵ ینی کۆمنتی لەسەر نادەم بەس مادەم پرسیارەکەت کرد من زۆر بە کورتی وەڵام دەدەمەوە چۆن دەزانم کە من ناوم ئەژیسەتۆ حەسەنە ئەو دەزانم کە زەوی گۆیە چۆن یەقینم کە ئەمن ئێستا دانیشمە لەگەر مامۆستا هەنار قسە دەکەم ئەو دەزانم زەوی گۆیە و هیچ نێقاشەکە قبول ناکەم کە دەڵێت تەختە لەبەرە عکسی قورئانی پیرۆزە عکسی هەموو شتێک عکسی لۆجیکی عەقلە عکسی هەموو هەندە با بڵێن مۆدێلە هەندەسەییەکانە کە ئیتصالات و تەنەقولات و پەیوەندیەکانی لەسەر دانرایە لەسەر زەوی گۆیە بە هەموو پێوانەیەکەوە. مامۆستا حەزمان لێ نەزۆرچینە ناو بابەتەکە بەس هەندێک مۆزوعی ڕادەچێشین دەتانین بڵێن یعنی زەوی لە چێڕاکە بۆ نمونە ئەو شێوە گۆیە وەردەگری ئەوە هیچ شتێک ڕوون و ئاشکرایە؟ بەڵێ خۆی ئەگەر تۆ بەرز بیەوە بۆ ئاستی تقریبان 14-13 کیلۆمەتر ئاستی فرینی فڕۆکەی مەدەنی پێ دەڵێن لەو ئاستەوە هەستەکەی زەوی کێرڤە یعنی قەوز دەبتەوە و شتێکیکەشێ زۆر سادە لەوەی زۆر سادەتر هەر تۆ لە دەشتێکەوە سەیری زەوی دەکەی ئاسۆ ئاوای لە هاتیە ئاسۆ هەر چارلات قەوس بوویتەوە کێرڤ بوویتەوە ئەگەر فلات بە ڕاست و ڕاست دەبوو یعنی ئاسۆ وەکو چۆن سەقفی ستۆدیۆی ئێستا ڕاستە هەتا چاو حکمی دەکرد ئاسمان ڕاست دەبوو زەویش ڕاست دەبوو ئاوا پێکەوە بەڵام کە تۆ تەمەشا دەکەی ئاوها ڕاستە کێرڤە یعنی گۆییە کەواتە زەوی گۆیە وەکو هەموو هەسارەکانی تر و گۆیی تەنەچی قبول کراوە بۆ ئەوەی هەسارەکە ئەو تەنە خۆی بپارێزی مۆدێلەکانی دی خۆی ناپارێزی ئەمە هەسارەمان تەنی ئاسمانیمانێ ناڕێکە مەیلا و فلاتە مەیلا و ناڕێکە تەمەشا دەکەی خولانەوەکەی ڕێک نییە دابەشبوونی پلەکانی گەرمای لەسەر ڕێک نییە. ڕاستە مامۆستا زەوی جوڵەی هەیە چەند جۆرە جوڵەی هەیە؟ زۆری هەیە بەس ئەوانی فیزیایەکان ئەم بەداخەوە معلوماتم زۆر لێ نییە چکە 8 دازم وابزەندنە تا 11 جوڵەی هەیە زەوی بەڵام ئەوەی زۆر باوە لە ناو ئێمە کە ئاشکرایە کە بە دەوری تەوەری خۆیدا دەخولێتەوە بە عکسی میلی کاتژمێر وەک چۆن حاجیەکان بە دەوری کعبەی پیرۆزدا دەسوڕێتەوە چۆن ئەلکترۆن بە دەوری ناوکدا دەسوڕێتە هەموو بەو ئیتیجا هەیە خولانەوەیەکی هەیە زەوی زۆر سەیرە وەکو میزراح وایە زەوی ئاوا دەسوڕێتەوە لارەتەوەرەکەی ئاوا ناسوڕێتەوە ئاوا دەسوڕێتەوە خولانەوەیەکی هەیە 24,000 ساڵ جارێک هەستی پێ دەکرێت کە ئاوها دەسوڕێتەوە بێجگەلەوەی کە ئاوها دەسوڕێتەوە بەعام ئاوهاش دەسوڕێتەوە وەکو مزراح بە دەوری خۆردا دەخولێتەوە باشە خۆریش بە دەوری چەقی گالاکسی ڕێکا کێشان دەڕوا ئێمە لە جوڵەی بەردەوامین كلهم في فلك يسبحون هەمووی لە قورئانی پیرۆزیش ئاماژەی پێکرا مامۆستا لە ماوەی ساڵانی کارکردن و توێژینەوەکانت هیچ ڕووداوێکی ئاسمانی هەو بۆ کە زۆر کاریگەری لەسرت بووە یان زۆر پێی سەرسام بووبی؟ بەڵێ خۆرجیرانی 11 ئابی 99 کە هەرێمی کوردستان هەموو بینی خەڵک هەموو بینیان ئەگەر چی هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندون کە سایتەکان ترسێکی زۆریان نابووە بەڵام ئەو حەدەسە زۆر گەورە بوو لە ژیانی من ئەو کاتی لە بەڕێوەبەری چاودێری زانستی بووم وەکو بەرپرسیانی فەلەکناسی بەداخەوە خەلێک لە فیلمەکە هەبوو وێنەکانم هیچی جوان دەرنەچوون بەڵام خەڵکەکی زۆر وێنەیان گرتبوو حەدەسەکی زۆر گەورە بوو لە ژیانمەوە خۆرجیرانی ساڵی 99 خۆرجیرانی سەدەیان پێگوت 7 دقە تقریبا ئاسمان ڕۆژ گیرە ئەو حەدەسە زیاتر هانیدام لەوەی بچمەنێ و بواری فەلەکناسی. بەڵێ مامۆستا پرسیارێکی تر حەزم لێ بکەم ئاسمان هیچ دەرگای هەیە تاوەکو کەسێک بتوانی بۆ نمونە هەر وڵاتێک بیەوێ بچێتە بۆ شای ئاسمان و بتانی بچی یا شوێنێک هەیە کە لەوێوە بتانن بڕۆنە واللهی هەندێک ناڵێم ینی عولەما و زانان هەندێک کەس شتێکی وایان باس کردیە بەزەگە بێسە حەقیقەت چەندین شوێن هەیە لە جیهان کە قاعدەی ئیطلاق سەواریخی لێدانرایە نازانم ممچینە شتێک لەو بابەتە هەبێ نەبێ بەس یەکلا نەبوویتەوە بەڵام دەزانم بەسی پرسیارەکەی جەنابەت کە ئەو خەڵکی زۆر دەیکا ڕەبتی دەکەن بە مەسەلەی ئیسرا و میعراج طبعا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە چۆ ئاسمان گوایە لەوێن دەرێ شوێن هەیە ئەوە باشترین شوێنە بۆ دەرچوون ئەوە هەڵەیەکی یەکجار زۆر گەورەیە لەبەرێ مەسەلەی ئیسرا و میعراج هیچ پەیوەندی بە یاساکانی فیزیایی وجود هیچ پەیوەندی پێوە نییە ئەوە معجزەیەکە معجزە ینی شتێکی خارقی طبیعە
یەکەم بە فیزیایان بە کوانتم لێکم داوە معنیەوە نەبووە معجزە هیچ پەیوەندی بە زەوی و بە ئەبعادیەوە نیە بۆیە ئەمن ئەوەی کەسەی دەکەم تۆ دەتوانی لە هەموو شوێنێک لەسەر زەوی دەربچی بەڵام هەندێک کەس دەڵێن شوێنەکان بۆ تهدید کرایە ئەمن سەیرم کرد ئەو شوێنانەی کە بۆ ئەوێن دەریانداناوە لە بەروی دوورە لە ئاوەدانی تۆ نابی قاعدەیەکی ئەطلاقی ساروخ لەناو نێزیک شارێک دابنیت خوانە خواستە چکە زۆر لەو ساروخانە نوشش دەینن بەردەبنەوە کارساتی زۆر گەورە دروست دەکەن بۆیە تەماشا دەکەن لە کازاخستان دانراوە لە سەحرای کازاخستان رووسیا ئەمریکا لە فلۆریدا دایناوە لە نێو زۆڵکاوەکانە مانتقەیەکی زۆر دوورە وکالەی فەزای ئەوروپی عینەن لە ئەڵمانیا منطقەیەکی دوورە دەستە هیند هەیتی هەمووی مامەساکە سەی دەکەوت ناوچانە سۆڵەوانی زۆر دوورە دەستن لە ئاوادانی بۆیە ئەوە دەلیلە لەوەی کە لە هەموو شوێنێک لە جیهان دەتوانین دەرچین هیچ پێوەست نییە بە بوونی دەرگاکان ئەوەی کە لە قورئانیش ئاماژەی پێکراوە مەعارج ئەوە شتێکی زۆر گەورەترە لەوەی کە ئەمە بیری لێ دەکەینەوە ڕەنگە ئەوە دەرگابی لە مەبەینی گردردونی تر ئەبعادی تر زەحمەت مرۆڤ پێ بگات الله ئاعلم مامۆستا زۆر جار جێمان لێ دەبی کە ئەو هەساری ئۆندە لە سەر ڕووی زەویەوە دوورە یان ئەو ئەستێرە ئۆندە دوورە گەیشتن پێی مەحاڵە ئایا ئەوەی کە بڵاو دەکرێتەوە بۆ نمونە ئەو وڵاتە چوتە سەر ئەو هەسارە و چوتە سەرەوە ئەستێرە ئەو مەریخ و ئەوانە ئەوە زانستیە یان هەر شتێکە خەیاڵە طبعا پێشترەوە خەیاڵ بوو کاتی خۆی کە خەون مرۆڤ خەونی دەبینی کە دەچێتە سەر مانگ خەونی دەبینی دەچێتە بۆ شای ئاسمان بەڵام ئێستا بوویتە زانستێکی تەواو لەبەرێت تۆ مەرکەبێکی فەزایی کە هەڵدەدەی بە پێوانەی زانستی دەکاتە ئەو شوێنە بەبەستمان ناو سیستەمی خۆرە نەک هەسا ئەستێرە دوورەکان چۆن ناو سیستەمی خۆر ئەو ئەمەلەنە ئەو وڵاتە دەژین کە خۆر و هەشت هەسارەکەی لە خۆ دەگری زەوی یەکێکە لەو هەسارانە تۆ کە کەشتێکی ئاسمانی ڕەوانێ مانگ دەکەی وەکو گەشتی ئارتمیس دوو کە بۆ دوایەکرا هەمووی حیساباتی بۆ کراوە پێشتر ڕۆبۆت چووە کەشتی ئاسمانی بێمرۆیی چووە حیساباتی بۆ کراوە اینجا مرۆڤ دەنێرن کەواتە ئەو حیساباتانە ئەگەر نەکرێ مستحیلە تۆ زەوی وا دەڕوات تازە باسی جوڵانەوەمان کرد بە دەوری خۆروانە مانگیش وا دەڕوات تۆ چۆن کەشتێکی ئاسمانی هەڵدەدەی لە متوافق بی لەگەڵ ڕۆیشتنی زەوی و بگاتە مانگیش ئەوە هەمووی حیساباتە پێشتان سیر نەبی زۆر ئاسان ئێستا یار زۆر ئاسان بووە لەبەروی هەمووی حیساباتی ئەجیزەی زۆر متەتەور دەیکە مرۆڤ تەداخولیشی ناکە ئەو پێوانە کاریانە هەمووی ئێستا ئەجیزە و سوپەر کۆمپیوتەر دایدنێ بەڵام کە باسی ئەستێرەکان دەکەین ئەستێرەکان زۆر دوورن حتى خوای گەورە سوێندی پێ خوارد لە قورئانی پیرۆز فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم أبعاد لو تعلمون زانە يعني خوای گەورە دەڵێ ئەگەر بزانن کەواتە ڕۆژێک دادێ مرۆڤ دەگاتە ئەوەی کە بزانی ئەستێرە چەند دوورە بۆی خوای گەورە سوێندی پێ خواردووە بەڵێ ئەستێرەکانیش ئەبعادەکانیان بە طرقی فیزیایی معقد دەکرێت من مەجال نییە ئێستا باسی بکەم بەڵام مەسە پێشان دەگو ئەستێرە گەلاوێژ 9 ساڵی ڕۆناچی دوورە پێشان پێش 50 ساڵ ئێستا دەڵێن 9.25 تێدەگە یعنی ها ئوستازە یعنی ورتر بۆتەوە لە جارە پێشان دەگۆ 100 ساڵی ڕۆناچی دوورە ئێستا بەدەڵێ 125.8 ساڵی ڕۆناچی لێتۆ دوورە ئەو ئەستێرەیە قیاساتی زۆر معقد دەیکەن چەندین ساڵ جاری وایە 50 ساڵ متابعی چەند ئەستێرەیەک دەکەن ئەو دەزان دووریەکەی چەند یعنی ئەوە ڕاستیە کە دەڵێن کەسێک چۆتە سەر مانگ و بەڵێ چوونە سەر مانگ مەسەرێکی دیکەیە بەس دیسان دەیڵێمەوە من 100% باوەڕم بۆ یەکەم مرۆڤ چوتە سەر مانگ و دەچیتەوە ساڵی 2028 ئەو جارە ناسی بۆ ئەنجامدانی گەشت بۆ هینانەوەی سامپڵ بەڵکو شار لەوێ دروست دەکات رووسیا سین هند ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپاش هەمویان دەستە جەمسەری باشوور نشینگە دروست دەکەن بەڵام ئەوانەی کە باوەڕیان پێ نییە بەداخەوە کاتی دەڵێن ئەوە ژیری دەستکردە ئەم تاکید ئەو کات شەر باوەڕ ناکەن مشکلێک دروست دەوێت بەڵام هەموو جارێ دەڵێم غەرب کە لە بواری فەلەک ناسی کار دەکات بە مەزاجی ئەژی ئیش ناکە ئەم باوەڕم پێیتیانە ئەوان پلانیان دانایە خوا دەزانی چیان دۆزیوەتەوە لەوێن دەرێ ڕەنگە زۆر شتی شەبی باس نەکەن و بڵاوی نەکەن بەتەکید من ئەوڕۆ وەڵامێک لەو برای ئازیزانم داوە کاکە بەرامێنی هێنیانەوە باس ناکەن ڕەنگە مەواد و کانزای غەریب بدۆزنەوە باسی ناکەن پاشی 150 ساڵی دی ئینجا باسی دەکەن ئەوان بە مەراحل لە پێش ئێمەنە بەداخەوە بەڵام ئەمە هاتینە ئەوان ئینکاری ئیشیوان دەکەن بە خۆمان تا ئێستا بەداخەوە من بەخۆم پێش هەموو کەسێک هیچم نەکردووە هیچ ئیبداعێکی زانستی گەورم نەکردووە نەمکرد هیچم نییە چۆن ئەمن دێم ئەوان یعنی ئیبداعاتی وان زەربی سفر دەکەم خوای گەورە علمی پێداون ئینکاری ناکرێت ڕاستە مامۆستا بەپێی ئەوەی کەوا توێژینەوەکان و بەپێی زانیاری جەنابەت هیچ شوێنێکی تر هەسارەیەکی تر هەیە بۆ ئینسان گونجاو بێ باشتر بێت لەوەی کە لە زەوی بژین پرسیارێکی زۆر گرنگە چکە دوو وەڵامی هەیە
لە ناو سیستەمی خۆر نییە ناو سیستەمی خۆر نییە ئەو نۆ هەسارەیە کە هەیەشت هەسارەیە کە هەیە پلوتۆ وەکو هەساری حساب ناکرێت تقریبا مەریخ تۆزێک لە زەوی نزیکە تقریبا هەسارەیەکە وەکو لە 24 کاتژمێر ساڵ ڕۆژانەی ساڵ بەس تۆزوبایە بەڵام هەوایەکەی ژەهراویە بەڵێ تۆزێک لە زەوی نزیکە بەڵام مرۆڤ ناتوانانی 1 دقە لەسەری بژی 45 سانیە لەسەری بیرێ دەخنچێ دوای لەسەرمان ڕق دەبێتەوە ئەوە مەریخ بەڵام من وەکو ئەژی چەتۆ ڕای خۆم شخصیمە تەوان ئاەتی قورئانی پیرۆزیش هەیە ئاماژە پێ کردووە من لێرەوە دەڵێمەوە جارێکی تر حەز دەکەم مامۆستایانی ئاینی قوڵ بنەوە لەو بوارە جەریء بن تۆزێک بتوان باسکەن بەڵێ 2 تا 3 ئاەت هەیە لە قورئانی پیرۆز بازەوە دەکات کە ژیان لە دەروێ زەوی هەیە لەنێو گەردوون من بەخۆم باوەڕم بەبوونی ملیارەها شارستانی هەیە نەک یەک نەک دوو ملیارەها بەڵام هەریەکی نەوعەکە هەریەکی جۆرەکە هەریەکی ئومەتێکە خوا خەڵقی کردووە خۆی حیسابیان لەگەڵ دەکا یان ناکە ئەسڵن بەخێ دەژین و دوای دەستنە فەنا یان زۆر ژیان بکەن بەڵێ من باوەڕم بەوە هەیە کە حەزاراتی تکە هەیە خوای گەورە پەیامی خۆی بۆ ناردوونە بەڵام ئەوە ئیشی من نیە پەیوەندیمان بەوانەوە نییە ئێمە مرۆڤکە لە بەهەشتی خوای گەورە کە هاتینە سەر زەوی باشە مهمەیەکی محدودمان هەیە چەند ساڵێک دەژین وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خلاص تو طاعتي خوا دەکەی هەتا دەگەڕێەوە لای خلاص ئەوە مهمەی منە بەڵێ پێت دەڵێ لێکۆڵینەوە بکە لە گەردوون قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق يعني تشجيع دكا باس له سرتاي دروزبوني گردون بكا يعني أو جورتين يعني بلغي لسوي كعلم حقيقية هي بله ممكن أزجان هبي بلا بيسناك خو ما بيسر قالكين هي باوري بينيا بلا من باورم بيتي من باور ببوني جان هي جاني السادة وكو ميكروب وكو جياوغول وكو حيوانات وكو إنسان لو مستواه وزور مهم تريج لإنسان بلا مخلوقاتك وتنها خواي جورة خلقي كلهم والله أعلم طبعا ورأي خوما يعني الدليل الصد للصد لنام نية لروي زانستيوه بلا ماكو أماجن بيدا 2 تا 3 آياته أماجن بيدا دات بله ما مستباق تكلم لأنا دور كمينة جنابتان برنامجتان هبو برنامج آسوي زانست هر تلفزيونية قرتو تياد قاريك لقري هي وابزانم أجر أماده بي كما تشمان حاضر كرديا كان بهز كاك محمد أجر توانن تياد قاريك هي لو برنامج كوبو تن صال بيشكشتان كرد برنامج آسوي زانست طبعا سپاس خواهی گەورە دەکەم کە ئەو بەرابەڕێزانەی پێ ناساندم لێرە و لەیەک لە بۆنەکان یەکترمان دیت سمینارێک بوو اقتراحی بەرنامەیەکی زانستیان لۆ کردم گوتیان مادەم تۆ لەو بوارەیە منیش ئەو بەرنامە بە ناوی ئاسۆی زانست پێشکەشم کرد ئامادە و پێشکەش کرد و موافقەی لەسەر کرا الله أعلم غلط نبم طبعا صاري 95 يعني لميش 95 بله أو تليرة جنزم ها أو ليرة أتي والله ده نهر بخدنا أتي الله السيد كان بزانا وخلقناكم أطوارا أو يا رب العالمين كفرمويتي يتر أوش طورك ولا جاني من بلا مو 22 صار بيش استاق غلط نبم 21 صار والله ينازل 95 ببير زور زيادة تربين تقريبا 6 صار بله هم زان الرياضيات باجني ما ذا أول برنامج أسوي زانس بو ممكن ما بين 150 القطع 200 أرقام للتقديم كرد أغا غلط نمو ما شاء الله ما ويت 2 صال بري حفتانا بو 2 صال ونيو زياتر والله تقريبا أو والله باشو مبيدنا صراحة لأنه تحفت لأنه تهشت تقريبا دابرام لبريت شو بربلاتي قشتي تساو ديري زانستي مسؤولياتي مقلق زور بو بدزيم هشت یادگاری زۆر خۆشیشم هەیە لەگە برایان خاستن کاک مصعب و کاک بخاری ئەگەر ببینن قسەی خۆ مامۆستا سالار تازە یەکترمان دید یادیان بەخێر زۆر خۆش بە ئەو سەردەما شتێک یادگاری کە بەبیرت بێتەوە زۆردار کە باسی بەرنامەکەی بکەی بەبیرت بێتەوە ڕۆژێک بەرنامەم تەزیل دەکرد نەمزانی ساڵ یادیتی نەمزانی بەڵێ زۆر خۆم شەوەش کرد و باسی فەزا و فەلەکم دەکرد و بەرنامەکە تەواو تۆمار دەکرا ینی ستاف لە ستۆدیۆ تەسویریان دەکرد منیش ڕیباتێک و تەرتیبات و باسی ئەوم دەکرد ئەوها یەک بوو کە باغی ورچێکی زۆر گەوریان تێگرتم لەناو بەرنامە تاوان بەدەم و چاوم کرد کە تەسە مێزەکەی و مایکرۆفۆن بەر بۆ هەم کردێ ئەوە چ بوو کاک ئوسامە بەخۆی هات یادی بەخێر کاک ئوسامە بوو وابزەمیان کاک بخاری ناوە وابزەم کاک ئوسامە بوو گوتی مامەژی ئەوە یادی بەرنامەتە پیرۆزە ئەتو لە بیرت نییە پیرۆز باید هات بۆ دۆخە و ئەوە مایە ئێستاش ئەو کاسێتە ئەوە مایە وابزانم لە لای جەماعەتدا ئەوە شتێکی خۆش و یادگارێکی خۆش هەر سەرکەوتوبن ئینشاءالله سلااو طبعا سلاویان لێ دەکەم لەو برانە لە یادیشیان ناکەم طبعا
یادیان بەخێر. سلامت. مامۆستا پاشەوە هیچ بەرنامەشتی وا تەقدیم کردیان وازت هی ناچووی یا زیاتر احتیمامت بە فەلەکناسی؟ مامۆستا من فترێک بەردەوام بووم بەبێ بەرنامە، بەڵام خەڵک زۆر داوایان لێ کردم، زۆر داوایان لێ کردم. چەند برادێک لە تەلەڤیزیۆنی گوڵان اقتراحەیان لۆ کردم، هاتن معرەزێکم کردەوە، معرەزێکی فەلەکیم کردەوە، خەناڵەکەی وان هاتن تەقدیمیان کرد، زۆریان داوا کرد تا زۆرمان حەز لێ بەرنامەیەکی زانستی بکەی وەکو پێشتر لێ کرد. ئێستاش تەلەڤیزیۆنی گوڵان یادی بەخێر کە لێرە بوو، هەر بینایەکەشیان لێرە بوو، تەنسیق هەبوو، گوتیان حەزمان لێەوە بەرنامەی زیندیکەوە. منیش الحەمدلله موڵچی هەموو خەڵکی هەرێمی کوردستانم الحەمدلله لە بوارێکی زانستی ئیش دەکەم، ڕێز و سڵاو هەر هەمووان هەیە. ئەو کاتی کاک چالاک محەممەد بوو بەڕێوەبەری گوڵان تیڤ، زۆر بە گەرمیەوە پێشوازی بەرنامەکەی کرد. لەوێ 2 ساڵ و نیو تقریبان بەردەوام بووم، دوای دیسان دابڕامەوە. ئیتر کەتمە ناوکاری ڕۆژنامەنووسی نەمتوانی بەرنامە بکەم بەڕاستی. مەشروعی ژنهێنان هات بە تەواوی تقریبان دابڕام، لە عێراق درابووە 2003 وەزعەکە زۆر تێکچوو. مامەوە هەتا ساڵی وابزانام 2012 بوو لە کوردستان تیڤ، ناوەڵە خوایەتەوە بە لە 2007 لە تەلەڤیزیۆنی هەرێمیش بەرنامەم هەبوو فترێک، بەنامەی تابلۆ گەردوونیەکانم هەبوو. پاشان لە تەلەڤیزیۆنی کوردستان تیڤ بە عەقدێک لە دەرەوە بەرنامەمان دروست دەکرد بە ناوی گەلەستێرە، تقریبان ساڵێک بەردەوام بووم تقریبان. دوای دیسان دابڕامەوە چوومە خوێندن لە مەحەد، دوای ئاخر جار لە نیولاین سڵاو ڕێزم نەبوویان هەیە بۆ هەرموو برادران لە نیولاین تقریبان ئەبزانام 25 ئەڵلقەیەکم بە ناوی هەزارەی سێم تەقدیم کرد، لە پاشەوە بە تەواوی دابڕام. بەڵێ مامۆستا ساڵی چەند خێزان پێکینا سەرگیرت کرد؟ 2001 بوو، بەڵێ ساڵی 2001 بوو. طبعا من ئەوە قسمەتی خوای گەورەیە، دەمگۆ هەتا ڕژێمی سەدام سقوت نەکا من ژن ناینم، گەنج بووە بیر و باوەڕە فکرێ، ینی دەمگوت ئەو بڕوە دنیا مەسەلەن دەگۆڕێ ئەو کاتی خۆشتر بەڵام وڵا پێش سقوتم بە 2 ساژ بەختەوەر منی سلامەتی لەگەڵ بەڕێزی سلامەت بنیاخوا هەر لەگەڵ ماڵی باوکتی؟ بەڵێ لەگەڵ ماڵی باوکم پێکەوەینە، چونکە من برایەکەمەوە بە ناوی شامێر خوافی کە ڕەنگە سلامەت بی خەڵکی هەولێر زۆر دەیناسن، ناتەواو بوو لە ساڵی 2022 بە سکەری وەفاتی کرد. ئیتر ئەم تاقانەی مامۆستا چەتۆ کوهار ئەو کوڕێ برێز شامێری برام تەواو نەبوو. جا طبعا خێزانە خۆشەویستەکەم الحەمدولله کە ئافرەتێکی متەقیە لە خواترسە، بنەماڵەکەشیان بە تایبەتی دایکی ڕەحمەتی ئەو کە هات وەزعی مەیدیت هەر ئەو پێگوت دەبی تۆ لەگەڵ پیاوەکەت لەو ماڵە پێکەوە بژین، لە بەڵێ برایکی ناتەواوە و دایکی بڕێک نەخۆشە و ئیتر زەقەزم چۆنە ئەوە وەیکن ئێمە هەر لەگەڵ دایک و بام بمێنەوە لە 2001ەوە هەر لە ئەساسەوە بەڵێ الحەمدولله هەر پێکەوەینە و برایەکەشم ما تا 2022 وەفاتی کرد. سلامەت بیاخۆ. مامۆستاچیت هەیە لەو بابەت لۆدا کرد؟ وەڵاهی هیوای تەمەند درێژی و سەلامەتیان لۆ دەخوازم دەستیان ماز دەکەم. تەمان پاش خوای گەورە ئەوە فەزڵیوان لەسەرمە کۆتایی نایە، هەرچەندی باسکەم هەرچەندی بکەم کۆتایی نایە لە هەردووچیان. بابیشم زۆر دامیکردن پاڵپشتیکردن لە بواری زانستی، زۆر تەشجیعی دەکردن لە بواری فەلەک و زەختیشی لێ نەکردم چ خوێندنەک تەواو بکەم، یعنی کامل حڕیەتی دامێ چ نەهجێک هەڵبژێرم الحەمدلله. و بەڕاستی سوپاسی هەموو هاوڵاتیانی خۆشەویست دەکەم جەماوەر کە پاڵپشتیم بوون سەرەتا خوای گەورە تەمان، دوایە ئەوان پاڵپشتیم بۆی لەو بوارە بەردەوام بم. خێزانەکەم بەڕاستی زۆر پاڵپشتیم دەکات، ینی ڕێز و تەقدیرم بۆی هەیە. بنەماڵەکەی وان ئەوانیش ینی بنەماڵەکەی ئێمە هەموو وەڵحاصل هەموویان تەئسیراتیان لەسەر من هەبووە کە بەردەوام بم لەو ڕەوتە و لەو کارێکی ئێستا دەیکەم. تەسحیاتی وان نەبا من زەحمەت بتوانی بم بەردەوام بم، چونکە بە مەراحلی زۆر قاسیدا تێپەڕین. خوای گەورە سەرکەوتوتان ئینشاءالله. مامۆستا زۆر جار دەبینین زۆر وەفات هەیە بۆ شاری مووسڵ. بەڵێ ئەو وەفای لۆ پەیجەکەت هەبوو وابزانم باست کردیا. یەکەم کەناڵەکە پرسیارم لێ دەکەم. سپاس. وەڵاهی زۆر خەڵک پێی سەیرە کە من پەیجێکم هەیە، ناوەکەشم زۆر جیاوازە بەنای ئەبوو محەممەد العاتشانیە، ئەوە ناوەکەیە. من کوڕێکم هێنای محەممەد هەلۆی ئەو لەقەبە مەلکەکە خەڵکی مووسڵێ بۆی ئەمیان ناسی. ماڵی پلکم لە هەشتایەکان نەک لە هەشتایەکان لە سیەکانەوە ماڵی باپیرم و داپیرەی گەورەم و ئەوانە هەمویان نەمووسڵ و خاڵی دایکم و ئامۆزای بابم و خوشتی باوکم کە پلکم بووم هەمویان لەمووسڵ بوون. تەمەنی منداڵی زۆر خۆشەکە تو دەچی بە حکمی و من برام نەبوو، خوافی هەر ئەو برایم هەبوو، کوڕە پلکەکانیشم گچکە بوون، ئەوانی تر ئەوانی مووسڵی گەورە بوون لە عمری من بوون کە دەچمە وێندەرێ پێشوازیان لێ دەکردن پیاسەمان ئیتر بەڵێ شاری مووسڵیش سوبحان الله شارێکە ئەوەی بچی جارێک بچی
بەخۆشی بچی بمێنێتەوە ڕای دەچێشی جارێکتر بۆ خۆی خۆشەویستیم بۆ ئەو شارەوە بۆ هەموو هەرێمی کوردستانیش تەبان هەموو هەریەکە بەڵام شاری مووسڵ سحرێکی زۆر تایبەتیە ئێستاش یادگاریەکانی منداڵیم لەسەر ماوە کە دەستم لە ئەو شوێنانە هەموو بەسەر دەکەمەوە کە گردە بەسەری کەوتومەوە ئەوانی من دەمناسنەوە لەگەڵ من گەورە بووینەوە گەنجەکانی من دەرێ هەموو دەمناسنەوە ئینسانیش پێویستی بەوە هەیە کە تا پێ بکرێت ئیجتیماعی بی خەڵکی بناسیت تۆ چەند لە خەڵک نێزیک بیتەوە ئیجتیماعیتر دەبی و تێکەڵی خۆشی و ناخۆشیەکان دەبی جا بۆیە من زۆر یادگار بەڵێ ئێستاش زۆر زار بەم دەڵێن بۆ هەر ناچی لەوێ خۆت تەرشیحکەیە لەوێ هەڵدەبژی خۆت هەڵبژێنێ گوتم لێرە ئەوە نەکرێت چۆن ناسمەوێ بەڵام بە منیش دەڵێن لەوانی وێندە خەڵکی وێندەریش زۆر ینی ئەو فەزلی خوایە زۆر منیان دەوێ حەزیشان لە بوارە علمیەکەی منە حتا لە کۆلێژی زانست لەوێندە لە کولی علوم جامعەی مووسڵ حدەثێکی ینی سالاشێکی زۆر گەورەمان کرد بۆیە مووسڵ ئایکۆنێکە بەنسبەت من و زۆرم خۆش دەوێت خەڵکێکی زۆر کوردی خۆشەویستی شتێدا دەژیا ئینشاءڵڵا باردۆخە دەگەڕێتەوە کوزاران خەڵکەم و دەگەڕێتەوە سەر ماڵحەڵە خۆی ئینشاءڵڵا هەمووستا تەماشای فەیسبووکەکەم کرد پەیجێکی شت هەیە بە ناوی گەڕەکی ڕووناچیەوە بزانم بەڵێ ئەو پەیجە لۆ ینی لەبەرچدا مەزران ئەوەش طبعاً وەفایەکی من لۆ ئەو برایانەی کە لەو گەڕەکەی پێکەوە ژیاون بەڕاستی من کێشەکەم هەیە زۆرم حەز لە یادگاریە زۆرم حەز لەشتی ڕابردووە ئەوە تەوان هەندێک لێک دەدەنەوە کە غەڵەتە و نابێ و خەمی پێدەخۆی نە من چەند بگەڕێمەوە دواوە ئەوەندە دڵم خۆش دەوی عکسم چەند ئەو یادگاریانە دەبینم قەناعەت بکە یادگاریە ناخۆشەکانی پێشانیش کە دەبین دڵم پێخۆش دەبی زۆر سەیرە و قسەیەوە نیە لەبەرێ هەن ناڵێم الحەمدوللا وەزعەکە لەخوای گەورە زۆر باشە بەڵام هەندێک ناخۆشی لێرە ئێستا لەو زەمانی دەبینی لەو سەردەمەی نەبووە بۆیە کە تو ناخۆشی ئەو سەردەم دەبینی بڵە چاوێستا خۆشی بووە منداڵیم و بێمەسئولیەت و مەسەرەن ها دەسوڕاینەوە لەو گەڕەکەی نەبووە و برایەکەم کە ناتەواو بوو گەنجانی من دەر زۆریان خۆش دەویست منیشیان زۆر خۆش دەویست بۆیە من بڕیارمدا کە لاپەڕەیەک بکەمەوە ینی سەفحەیەک بکەمەوە بە ناوی ئازیزانی گەڕەکی ڕۆناچی بەشێکی زۆر لەوانە چوینە هەندەران بەشێکیان وەفاتیان کرد جا ئەو وێنانە کۆ دەکەمەوە هەموو جارێت دەڵێن خوا خێر بنووسی برینمان دەکولێنیەوە خدا خێر بنووسی ئەمەد نەهێشت والله هەندت خەم لۆ زیادکردنی خوا خێر بنووسی بەڵام ئەم دەزانم وان لە باگراوند زۆریان پێخۆشە خۆشە بە تایبەت هەموو لە یەک محەلەی بوونەوە و زۆر یادگاری پێکەوە ئەوە بەڵێ پەیجەکە شێ بە ناوی گەڕەکی ڕۆناچی ئەوەش ڕۆڵێکی گەورەی هەیە کە سایەتی بە تەمەنەکان ئیبراز دەکات بەس من ئەوان ناناسم لە سڵحی خۆم دەناسم ئەوە ئیمنیە بڵێ خوشکێکی بەڕێز بەڕێوەی دەبا تخوا ناوم لەبێت جوانخانەوە بزانم وەرحاصل ئەوە گەڕەکی ڕۆناچیش چۆن مووسڵم خۆش دەوێت ئاوا گەڕەکی ڕۆناچیشم خۆش یادگاری لەوێ چکە تەمەنی منداڵی زۆر تەسیری لەگە هەرزەکاری حەفر دەبی لە یاد ناکەیت مامۆستا بزانین دۆ جەنابەت نەتوانیوە پلەکانی خوێندن زۆر جار تەواو بکەیت جا ماستەرە دکتۆرەیە من ناڵێ من چاستم لە پێش بوو لە ساڵی 90 کە چووم عشرە ئەوائیلەکانی ئەدادەی دراساتی ئیسلامی بەپێی یاسای کۆن ڕژێمی پێشوو ئەوانە لە مالیزیا و لە سعودیە وەردەگیران بەڵام کە راپەڕی نەشکۆدارەکە ڕوویدا لە ساڵی 91 ئیترتەوە من دەست بە خوێندن کردبوو نەمتوانی خۆم لادەم خوێندنەچیدی وەزعەکە گۆڕا تۆزێک گرانی و ئەو شتانە هات ناچار بووم تەواوی کەم قوانینیش گۆڕا حکوومەت هێرم ئەو کاتی نەیدەتوانی مەسەلەن من ڕەوانەی مالیزیا بکە بەڵێ بوومە عەشرەوائیلەکانیش دەرەجەشم هێنا بەڵام سەختی ژیان وەی کرد من دەست بە کار بکەم دەست بە ئیش بکەم دامەزرام لەوەی پارێک بەدەست بێنم یارمەتی باوکم بدەم لە ژیان بۆیە من نەمتوانی خوێندن تاوکەم تەنانەت بەکەلۆریۆسشم نەهیناوە لە بواری دراساتی ئیسلامی نەمتوانی لەبەر سەختی ژیان ڕێگەی پێنەدام بەڕاستی خوێندن تاوکەم کە چوومە پێشش بە تەمەن چوومە صاحب ماڵ و منداڵ مەسئولیاتم بۆ دروست بوو نەمتوانی بەڵام لە ساڵی 2012 توانیم دبلۆم بینمەوە لە دراساتی ئیسلامی و بەحسی تەخەڕوجیشم بەحسی لێکۆڵینەوەی دەرچوونیشم لەسەر خۆر بوو لە قورئانی پیرۆز هەر لەسەر بواری فەلەک ناسی هەر لەسەر بواری فەلەک ناسی ینی بەشێکم لە خەونەکەی وەدیهینە بەڵام لێرەدا من زۆر سواس لۆ پرسیارش دەمان پێویستە سوپاسی بەڕێز ڕاگری کۆلێژی زانست بکەم سەرۆکی بەشی فیزیا مامۆستایانی خۆشەویستی ئەو بەشە کە زۆر سەپۆرتی منیان کرد و ڕازی بوون من وەکو فەرمانبەرێک بچمە ئەو نێوەندە ئەکادیمیا و زانستی فەلەک ناسی لەوێن دەرێت زیندوو بکەمەوە لە ڕێگەی پرۆژەیە کە بەناوی ڕوانگەی فەلەک ناسی خۆرە بۆیە ئەو بەڕێزانە هەموو سەپۆرتی من دەکەن الحەمدلله
بێزگە لە ڕێکخراوەکەش طبعاً هەرچەندە بەس بارەگامان نییە بەداخەوە تا ئێستا پێکەوە دەتوانین ڕوانگەی خۆر بکەین و ئەو ڕوانگانە هەمووی وێنەی لێ وەرگیراوە وێنەکان لێکۆڵینەوەی لەسەر کرایە لە نێو بەکو پێیپەر بڵاو کراوەتەوە يعني الحمد لله نتیجەی هەبووە سوپاس بۆ خوای گەورە بۆیە من لە بواری ئارەزوومەندی لە 86ەوە هەتا ئێستا يعني فعلا ئەگەر بمخوێندبا ئێستا پلەی ئەکادیمە بۆ پرۆفیسۆر بەس الحمد لله شهادەی ئەو مامۆستا بەڕێزانە شهادەی ئێوەی بەڕێز و جمهوری خۆشەویست بۆ من گەورەترین بڕوانامەیە زۆر سپاس مامۆستاگەر ژیان بگەڕێتەوە دووبارە ئەو ژیان و ئەو ڕێگای هەڵدەبژێریەوە بەڵێ بە تاکید هەوڵ دەدەم بەڵام ئەگەر ڕێگەکە تەمهید بی ئەگەر ڕێگەکە ڕاست بی بەڵێ دەتوانم لەبەرەوەی من کاتی خۆی کە چووم پلەیەکی بەرزم هەبوو لە متەوەستەی کە چوومە ئەعدادیە بەس ظروف دەرێ شاعەت و ظروف کە ظروف دەگۆڕێ من ناتوانم هیچ بەدەستەوە طبعاً ئەو خوای گەورە وای نووسە ئیتر ئەمە لەگەڵ نووسین لەگەڵ مقدەری خوای گەورەی شتێک ناکرێت مامۆستا ئەگەر بتەوێت یەک پەیامت لۆ گەنجان بنێری چ پەیامێک لەویان دەنێری هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم کۆڵ نەدەن تا پێتان بکرێت ئەو خەونەی کە هەتانە ڕێگا زۆرە بۆ بەدیهێنانی ڕاستە زۆر قۆناغ دێتە پێش ناخۆش بەڵام ئەو قۆناغانی کە ئێمە دیتمان باوەڕ ناکەم گەنجی ئێستا تووشی بێشاڵە قەت توش نابی بە کورتی دەڵێم هەموو سبێنەیەک هەولێر تیارە قەسفی دەکرد ئێران هەموو سبێنێک لە شەڕی عێراق و ئیران ئەو شارە قەسف دەکرا بۆمباران دەکرا بەڵام ئەو خەونە هەرما کۆڵم نەدا توانیم مەثەرەن ڕاستە من نەگەیشتمە بواری بەکەلۆریۆس و ماجستێر و دکتۆرا بەڵام لەبەرەوەی ئەو خەونەم هەبوو توانین بە ڕێگەیەکی تکە ینی بتوانم بۆیە گەنجی خۆشەویست ئەو خەونەی کە هەتا پێ دەکرێت دەستبەرداری مەبە خاصن ئەوەی کە لە ڕێی خوای گەورەیە لەگەڵ با بڵێن ئاین کۆکە لەگەڵ دابوونەریتە جوانەکانی کوردەواری کۆکە لەگەڵ زانست کۆکە دەتوانانی ئەوانم کۆکەوە خەونەکان بەدی دێنی بەس ئەوەندەیە دەڵێم لەگەڵ خوای گەورە ڕاست بە خوای گەورە هەموو شتێکت بۆ سانا دەکات تاقیشی دەکاتەوە بە خۆشی و بە ناخۆشی و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم سلامت بنیا خۆ مامۆستا ئەمە هاتینە کۆتایی پۆدکاستەکەمان ئەگەر جەنابەت زۆر سپاس بۆ تو هەنارخان زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کە ئەم جارێکی دی سلامت بی خۆتان بەڕێزن کە جارێکی تر هاتمە ناو BA تەلەڤیزیۆنی یەگرتو کە ئەو لۆگۆیە طبعاً زۆر دڵم پێخۆش بوو کە گەڕامەوە 30 ساڵ زیاتر مەسەلەن هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بەردەوام بن لەو ڕەوتە و ئینشاءالله زیاتریش ئیتیمان بە بواری زانستی دەدەن ئینشاءالله سەرکەوتن بە قسمەتتان ئینشاءالله هەیە هەموو لایەک ئینشاءالله سلامت بن یا ربی بەخێر بن یا خوا سەرچاوە دووبارە خۆشەویستان بەم جۆرە ئێمە هاتینە کۆتایی پۆدکاستی UTV تاوەکو هەفتەیەکی تر هەر شاد بن